ئەم زبڵە تقریبا 10 مانگە لێرەیە ئەوە حەوز ئاواکەمان تقریبا 20 مەتر لێوەی دوورە زۆر پیسە دووجا تەلەفۆنی بۆ شارەوانی کردۆ نهاتووە ئەوە لە کۆڵانەکان جارێ هەر ماڵی 10 عەلاگە لە بەردەم قاپێگەیە کەلەکەی کردووە خۆم بە چاوی خۆم ڕەنگە 15-20 شۆ نەمبینی هاتی بێ هەموو جارێکی سێ بای خۆی خەرجیان هەرە دەینی ئێمە داواکارین لەو بەرپرسانە لە شارەوانی بێن تۆزێ سەردانی ئەم ناوە بکەن بزانە چ حاڵمانە زبڵەکە یەکجار زۆرە ئێمە دەربارەی ئەم زبڵەکە تقریبا ئەم زبڵە 15 ڕۆژ جارێ دێت ئەم 15 ڕۆژ جارێ ئێمە جار وایە زۆربەی ماڵەکان خۆیان بن بە ساری خۆیان فڕێدێن دوای ئەوەش کە ئەم کرێکارانە تاوانیان نییە تۆ ساریکیان دابین کردووە بۆ 3 گەڕک گەڕێکی کۆمپانیای بەڕێز گەڕێکی ئاوەرەکان گەڕێکی شێخان بە دوو کرێکارەوە یعنی بە دوو کرێکار ناتوانێت ئەم زبڵە فڕدا بە حەقیانەت دوای ئەوەش وەڵای ئەم زبڵە زەرری هەیە بۆ مناڵ ئەگەر ئێمە داوای یارمەتێکمان بدەن ئێمە ماڵی کڕێتە داوای هەزار یێنە بکەین پیان عیبە سەریان داوای ئاوەکەن جوانمان پێدەن قسەمان پێکەن ئەمە حاڵ زبڵەکەی نەدیوە چۆنە ئەگەر حکومەت بێ هەموو مانگێ باشکەمان بۆ بنێرێ من مانگی 200 بسوێت مەداتێ بیدەمە چی جاروات 3 مانگ چارە تاخیرەوێ من ئیسە کرێکیم حاضر ئیسە پارە 4 مانگی دامە ئیسە پارە دووم دا مانگی داوە بە منتیقە تەنا سیارە گەورە سیارە وەک ئەو سیارە هاوە دەستمانەوە ئەم مەحەلە دیوە تا ئەچێتە ئەوسەر گشتی هەڵەگرین دیارە مەسلەی خۆڵ و خاشاک لە سنووری قەزای چەمچەماڵە بۆتە دیاردەیەکی زۆر ناشتین دیارە خۆتان هەموو هاوڵاتیانی کوردستان نەزانێ قەیرانێکی دارایی ئێزگا سەخت ڕووی کردووە لە هەرێمەکەمان دیارە قەزای چەمچەماڵ و ناحیە شۆڕشیش بەدەر نییە لەو قەیرانە یەکەم هۆکاری ئەوەیە کە ناتوانین وەکو پێویست خۆڵ و خاشاک کۆکەینەوە لە ماڵان بەوەی ئەو قەیرانەوە دیارە ئێمە وەک شارەوانی وەک قامێت وەکو بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانەکانیش بەردەوام لە هەوڵاین بۆ پاکڕاگرتنی شارەکەمان